حەزەکەم شتێک کە هەموو کەسەی زانێ بەوە دەست پێ بکەم. لە جیهانە زیاد لە 2 ملیار کەس موسڵمانن. لەم 2 ملیار کەسە 100 ملیۆن کەس لە نۆهەومانی کۆچیە کە بێ بە مانگی ڕەمەزان بۆ ماوەی مانگێکی عەرەبی واتە 29 ڕۆژ بە پێی مانگەکە بە ڕۆژووە بن لە خۆرهەڵاتنەوە تا خۆر ئاوا بوون. کامیش بە پێی جوگرافی شوێنەکە ئەگۆڕێت نزیکی 13 کاتژمێرەکان لەوانەیە 9 کاژێر بێت لەوانەیە 22 کاژێر بێت بۆ شوێنێکی وەکو سوید هەندێک جارەشێتە 22 کاژێر لە ئەوروپای بەشی سەرەوەی ئەوروپا فنلەندە سوید ئەچێتەوە لە خواروش هەماشت ڕوئەیاتەوە بەڵام لای ئێمە وەکو جەنابوت 12 بۆ 14 کاژێر زۆرینەی کاتەکان کە لە بەهار و هاوینە وایە کە ڕۆژ درێژە. دکتۆر هەر بۆیە ئێمە شمانێ بزانین کە ئەگەر 13 کاتژمێرنان نەخۆی چۆنەکرێت کێش دانەبازێت. ئەمێت باسێکی سوودەکانی ڕۆژوگرتنم بۆ بکەیت لەسەر کێشدابەزاندن و قەڵەوی. بەڵێ بۆ 13 کاژێر یان زیاتر ڕۆژوو بگرین و کێش دانەبەزێت. زانست واناڵێ زانست هەڵساوە لە 2 وڵاتی گەورەی موسڵمانی یەکیان پاکستان یەکیان سعودیە زۆر لێکۆڵینەوەی میتە ئەنەلیسی پێڵن کە باشترین جۆری لێکۆڵینەوەیە کە ئەگەری بە هەڵاچوونی کەمترە بۆیان دەرکەوتووە لە شوێنی وەکو پاکستان ئەوەی بە ڕۆژوو ئەبێت لە هەفتەی یەکەم و دووەمە لەگەڵ سێهەم تا چیلۆیەک زیاکەن بەڵام لە هەفتەی چوارەمەوە کەمەکەن ئەم کەمکردنە تا 2 هەفتە دوای ڕەمەزان بەردەوامە بێت. لە سعودیە بۆیان دەرکەوتووە کە زیاد دەکەن و کە زیاد دەکەن زیادکردنەکەیان ئەگەر هات و هەروەکو ڕەمەزان بخەون بخۆن هەڵسوکەوت بکەن تەمەڵی بکەن تا چەند هەفتەیە بەردەوامە بێ. بۆچی ئەگەر ئەم ماوە درێژە ئێمە بە ڕۆژوو بووین هەندێک کەس دانابەزێت هەندێک کەس شکو وەکو دەرکەوتووە هەنێکی دابەزێ هەنیشی دانابەزێ یەکەم لەسەرەوە ڕاوەسێ کە کێشی لەش چەنە. مرۆڤێکی ئاسایی وەکو جەنابە بە ڕۆژووبی بە ڕۆژوو نەبی زۆر دانابەزی ئەوە نییە بڵێن ڕۆژەکە بتوێنێتەوە. ئەگەر داش بەزیت لە پێشەوە وەکو ئەو لێکۆڵان باسمان کرد چەند چیلۆیە چیلۆنیوێک زیاکەیت بەڵام لە هەفتەی سێمە دابەزیت و لە 2 هەفتە دوای ڕەمەزانە تۆ شوێنی خۆت لەوانەیە زیاتر بەڵام یەکێکی زیاد کێشیان قەڵە و لەبەر ئەوەی زۆری هەیە لە زۆر لێبێتەوە لەبەرەوەی دابەزینی کێشەکەی بە ڕەمەزان ئەگەر بە ڕێگەیەکی خواردنێکی تەندروست بخوات کێش زۆر دابەزێنێت. واتە ڕەمەزان کاتێکی باشە هەلێکی باشە بۆ ئەو کەسانی کە قەڵەون و کێش زیادن بۆی کێشیان دابەزێن و ئەتوانن لە ڕێگەی ڕۆژوگرتنەوە ئەو کێشیان دابەزێنن. بێگومان زانستەڵێ لەبەرەوەی سوودەکانی ڕۆژوو لە مانگی ڕەمەزانە وا لە مرۆڤەکە کات حەز بە هێمنی جەستە هێمنی مێشک و فێری ئەوەی کە کۆنتترۆڵی خۆراکەکانی بکە و ماوەیەکی باش نەخوات ئەتوانێت دەستپێکێک بێ بۆ ئیکەوا دوای ڕەمەزانیش بەردەوام بێ لەسەر ئەمە بۆی کە کێشێکی زیاد و زیاد و زیاتر دابەزێنێ. ئەگەڕێنەوە پرسیاری کەوتە بۆ هەندێک کەس دانابەزێ ئەمەش گرنگە کە خەڵک بزانێت یان هەندێک کەس زیاد لە چیلۆیە زیاکە لە لەشە 500 گرام گلایکۆجین هەیە 100 گرامی لە جگەرایە 400 گرامی لە ماسوولکەکانایە. کاتێ بە ڕۆژوە بین یان وەرزشەکەین یان نان نییە بیخۆین نەگەر بە ڕۆژووی لە قات و قڕیا لەش ئەم گلایکۆجینە تێکەشێنێ ئەیکا بە وزە ئەگەر هات و خواردنی دەستکەوت یان کە ڕۆژوان ڕۆژۆکەی شێنێ ئەمە پڕەبێتەوە. لەماوەی چەند کاتژمێرە ئەمە ڕوو دەدا دکتۆر؟ بەشی 22 کاژێر تا 24 کاژێر ئێمە و زەمان لە لەشمانە هەیە. جا چۆن پڕیەکەینەوە خاڵەکە لێرایە ئەگەر هاتوو پڕی بکەینەوە
بە خواردنێکی هاوسەنگ بۆ نمونە چۆن بە خواردنێکی هاوسەنگ هەمانە مەسەڵەن کاربۆهیدراتی زۆرە هەمانە کاربۆهیدراتی زۆر نیە پرۆتینی زیاتر دکتۆرەچینە سەر ئەو خواردنانەش باسییانەکەین بەڵێ دوایی باسیەکەین بەڵام ئێستا مەبەسم یەک شتە مەبەسم لێ ئەگەر هاتوو سەر بکەینە سەر ئەو خواردنانەی کە بڵێن لە باتی باشتر وایە بە سەوزە و میوە و بە نۆک و بە فاسۆلیا و بە گۆشت و بەمانە پڕی بکەینەوە ئەو کۆگەی گلایکۆجنەی کە لە لەشمانەیە بۆی بەشی ڕۆژی دواییمان بکە و بەم شێوەیە بەردەوام بین کەمتر هەز بە برسێتی بکەین لە ڕۆژە بەڵام ئەگەر هاتوو بەمانە پڕمان نەکردەوە پڕەبێتەوە زیاد لە پێویست ڕۆژی دوایی بڵین هەندێکی هەڵەگیرێت کە لەم 500 زیاتر بوو بە شێوەی چوری لە لەش هەڵەگیرێت لە بەرەوە هەندێک کەس بە ڕۆژوو دانابەزیان بە ڕۆژوو لە کیلۆ زیاتر زیاکە. دکتۆر هەر لەسەر ئەم بابەتە پرسیارمان لە هاونیشتمانیان کردووە و ویسمان بزانین کە ئەوان لە کاتی ڕەمەزانە کێشیاندا ئەبەزێ زیاد دەکات یانۆکو خۆیانەمێنەوە ئەمەوێت پێکەوە بینەری بین بزانین هاونیشتمانیان چێڵەن سەر باسەکە و دواترینەوە. خۆمەوە وەزم وەک خۆیەتی کەم زیان ناکەم ئەخوادم کەمە بێ پێویستم دانەخۆم لە ڕەمەزانە مڵە دانابەزێر وەکو خۆیەتی بگرە زیاشەکە زیاشەکە لەبەی پەرشەوان نانەخۆی دوی ترەخەی بەسەراتە عنی هین زیاک من ڕەمەزانان بەعام چشم دانابەزێ نە زیاکەم نەکەمەکە پێشتر چۆن بوو مەروە بەڵام لە خێزانەکەمە هەیە وەزنی دابەزێ 4-5 کیلۆ دابەزێ بەڵێ کێشم دابەزێت و زۆریش ئیسفادەی لێ ئەەکەم من تا پاروانە می سەریش مەخسێت لە ڕەمەزانە نەکداوم بۆزان باڵام ئەم ساڵ زعیفم لەبەرەی نامێ طبعا بێگومان کەمەکە بە حکمی ئەو ڕۆژوە کەمەکات من وەکو خۆم وەکو هەر عادەتەن وەکو خۆم ئەمێنمەوە ئیتر بەدەست خۆتە کەم نامخۆی یازام نامخۆیەوە بەدەست خۆتە وڵای هیچ فەرقم نەکردووە لە بەڵام هەر بێتاقەتە بی تۆزەی ترەر ئەوەیە گینا کێشم کەمی نەکردووە لە ڕەمەزانانە دی کێشم و خۆی وایە فەرقێکی وای پێ ناکە بەس هەنی تاوازنم ڕێک واللهی کێشم لە ڕەمەزانە هەر بەرزە بێتەوە چونکە ها زیاتری ئێواران زیاتر شتە خۆی شەوانەی خۆی کێشم زیاتر بەرز بووەتەوە هەتاوەکو بڵین دای بەزێنم کێشم دابەزێت هەندێک بەڵێ هەندێک کێشم دابەزێ ئیسفادەی ئەوی لەکە. دکتۆر وەک بینیمان بینێت بووین زانیمان کە بەشێکی خەڵکی دابەزن بەشێکیان زیادەکەن بەشێکیان ناگۆڕێت بەشی جستیان ئێمە زانی لە ڕووی زانستیەوە ڕۆژوگرتن سوودی هەیە و ئەکرێت کەسەکە لە ڕێگایەوە کێش دابەزێنێت بەڵام بەشێکی وەکو بینیمان کێشیان زیادی کردبوو ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە؟ بەڵێ هۆکارەکەی لەسەر کۆمەڵێ شت ئەوەی کە لە زانستا دەرکەوتووە لە وڵاتێک وڵاتی وەکو باسمان کرد لە پاکستان زیاتر دابەزن وەک لە سەعودی لەسەر کۆمەڵێ شت ڕاستێ یەکەم ئەو کاتێک کە ڕۆژەکەی تیاگرن دووەم هێند و جۆری ئەو خواردنەی دوای بەربانگ ئەیخۆن هێند و جۆرەکەی سێهەم چەند جوڵە ئەکەن بۆ نمونە ئەچن بۆ مزگەوت ئەچن بۆ تەراوێ ئەچن بۆ ماڵ بۆ میوانداری هەندێ ئەچێ بۆ جیم هەندێ خۆی سەرقاڵەکە بە کۆمەڵێشتەوە کە برسێتی ڕۆژی پێشووی لەبیر نەبێت کەمترە خوا هەشە بڵێن هەرەوەی کەوا بەربانی کردەوە تا ئەو کاتەیە خەوێ هەرە خوات لەوانەیە خواردنەکە ئەم جۆری خواردن و هێندی خواردنەکە کاریگەری هەیە لە جێندەرەکانیشا پیاو زیاتر دائەبەزێ وەک لەشن بۆ لەوانەیە کاریگەری هۆرمۆنی یان جوڵە یان ئەو چالاکی یان چوونە دەرەوەی ئەو پیاوانە ئەمانە هەمووی کاریگەری هەبێ. دکتۆر ئەگەر باسی خۆراک بکەین کەتەوت بڕوو جۆرێتی خۆراک بڵێ کەسێک بیاوێت کوێ کێشی دابەزێنە لە کاتی ڕەمەزانە ئەبێت بەربانگ چۆن بکاتەوە بڵێ بەڵام بە شێوەیەکی زۆر کورت چونکە زۆر نزیکی زۆر باش یەکەم ئەبێ بە ئاو بیشکێنێ پەلە نەکا لە خواردنە دوای ئەوە هەوڵ بات نیوەی ئەو قاپەیە خوا پڕی بکات لە سەوزەی جۆرە و جۆر هەر لە تەماتەوە تا خەیار و تاچی و چی لەسەر خۆبی خوات لەگەڵ خواردنەکە ئاو نەخوات دوای خواردنەکە ئاو نەخوات
ببوورە ئێستا کاتی ینی نزیک بووینەتەوە لە کاتی بانک ئەتوانین بگەڕینەوە سەر بابەتەکەمان دوای بانکە. هاتینەوە. وڵای ئازیزان زۆر نزیکین لە کاتی بانگەوە دوای وچانێک یێنەوەناتە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته اللهم لك صمت وبك آمنت وعلى رزقك أفطرت ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله ئەزانم دووبارە سڵاو بە هیوایەوەی ڕۆژووی هەموو لایەک قبول بێت ئێمەش بەردەوامە بین لەسەر باسەکەمان دکتۆر تۆ خۆت بەڕێستان خاوەنی کتێبی تایبەتن لەسەر خۆراک جۆرێتی خۆراک و ئەمێت باسی جۆرێتی خۆراک و بڕی خۆراکەکەمان بۆ بکەی لە بەربانگە بۆ نمە بۆ کەسێکی قەڵەو کە ئەوێت کێشی دابەزێنێت لە ڕەمەزانە بەڵێ دوو جۆر خۆراکەیە یەکیانە بێ ئەوەی کە قەڵەوە یان چێشی زۆرە خۆی لێ دوورخاتەوە
ئەوی تریان ئەبێ سەرکاتەوە جۆرە خواردنە هەمووشی لە هەموو ماڵەکە لەوانەیە دەستکەوێ ئەوەی کەوا خۆی لێ دوورخاتەوە ئەوانەیە کە خێرا وزەیان بەلەش و گۆڕان لە ئینسۆلینا دروستەکەن وای لێکن کە زوو برسی بێتەوە و زیاتر بخوا وەکوچی ئەو خواردنان ئەمەش ئەو وەکو ئاردەمەنی وەکو ئەو شتانەی کەش شەکرێکی زۆری تایە وەکو برنجی کوردی دکتۆر باسی برنجە کرد ئەمێ جیاوازیەکی گشتیم بۆ بکەیت ئەگە بتوانین لەسەر برنج قەرەخەرمان ساوەر نانی گەنم نانی جۆ ینی بەگشتی باسێکمان بۆ بکەیت لە ڕووی ئەوەی کەسێک بیاوێ کێشی دابەزێنێت کامیان باشترین بژاردەیە بۆەوەی بۆ منە لە بەربانگا بیخوات بەسەر چاوەز باوە تاواکەم ئەو خواردانەی کە زیاتری لێ بخوا سەوزەیە میوەیە فاسۆلیایە نۆکە گۆشتەی تر گۆشتەکە ماسی بێ هێلکە بێ شیر بێ بەرەبوومی شیر بێ هەر لە ماست و لە پەنیرەوە یاخود بڵێن پەلەوەر بێ زیاتر ئەمە دوو شتی چاشتایە یەکەم ئەو کالۆری کە ئیا بەلەش کەمترە وەک لەوەی کەوا ئەو خواردناوتمان خۆمانی لێ دوورخێنەوەکو برنجی کوردی دووەم ماوەیەکی زیاتریەوێ بۆ هەرسکردن لەبەرەوە زۆر کاریگەری لەسەر ئینسۆلینی لەش نابێت سێهەم کە ماوەیەکی زیاترێ بۆ هەرسکردن لەش هەستەکە کە یێشتا خواردن خوراوە درەنگتر برسیە بێتەوە درەنگتر برسیە بێتەوە ئەمەوە ئاکات کە ئەم هەست بە برسێتی نەکات و هەر ئەو شەوە نا بۆ ڕۆژی دوایش واکە کە هێندی خۆراکەکە لەگەڵ زۆری خۆراکەکە هاوسەنگکە گرنگ چییە گرنگەوەیە کە ئەو هەموو کاژێرەی کە بە ڕۆژوین لەشمان وشکەوێتەوە بۆی کە وشک نەبێتەوە زۆربەی زاناکان ئامۆژگاری ئەومانەکەن کە لە بەربانگەوە تا پارشێ و 8 پەرداخ ئاو کاکاتە 8 دووسەیی 1600 سیسی ئاو بخۆینەوە 2 پەرداخ لە بەربانگە 4 پەرداخ تا کاتی خەوتن 2 پەرداخش لە پارشێوە ئەمەوە کات ڕۆژی دوایی لەش توانای هەبێ کە خۆی پاکاتەوە یەکێ لە کاریگەرە باشەکانی ڕۆژوو چییە کاتێ لە دەرەوە خواردن ناخۆین لەش ئەوێ خۆی پاکاتەوە چۆن خۆی پاکاتەوە بۆ دروستکردنی وزە هەر ئەوە نیە چاوری بێنێ بیسووتێنێ بەڵکو بە دوای خانە مردوو خانە کۆن خانە شێرپەنجەکانە ئەگەڕێت تێکیانەشتێنێ و وەکو مژادێکی خام جارێکی تر لە دروستبوونی خۆیان بەکارێنێ ئەمە پێوترێ تا ئەو خواردنەوە باشەوە ئۆتۆفێگێکە چی ینی خۆ خواردن خۆی خانە خراپەکانی خۆی ئەخواتەوە بەکارهێنێتەوە ئەگەر ئاو هەبوو ئاوەکە ئەم کارە ئاسانەکات جگە لەوەی کە مرۆڤەکە بە چالاکی هێڵێتەوە هەز بە تینوێتیش کەمەکەتم لە ناو خەڵکە ژیاوم ئەم تەمەنە خەڵک ئەوەنەی هاواری تینوەتی و ئاوەکە بە ڕەمەزانەوەنا هاواری خواردن ناکە هەمووی ڵێ تینومە ئەگەر لە شەوە ئێمە ئەو 8 پەرداخە بخۆینەوە واگەر خواردنەکان خوێکی زۆری تیانە بێت ئەوە چییە بێت وا ئەبێت کە باشتر بەرگەی ڕۆژەکەی کاژێرەکانی ڕۆژەکە بکرین بینە سەر برنج و قەرە خەرمان و ئەوشتان هەر باگەشتی باسی بکەینیان چی بۆ قەڵە و باش بەگشتی باسی دانەوێڵەکانەکەی بە تایبەتی ها برنج و ساوەر و قەرەخەرمان لە ناو خۆمانە زۆر ئەخورێت جیاوازیان چییە بۆ قەڵەوی برنج و ساوەر و جۆ قەرەخەرمان هەر لە هینەوە دروستەکرێت لە گەنمەوە دروستەکرێت ئێستا ساوەری جۆش هاتووە ئەگەر سەیری بکەین هەمووی دەنجێکی هەیە دەنکە دانەوێڵەکەەوە کە پێ من دانەوێڵە ئەمە جگە لەو کەپەکەی کە پاکرێ و فڕێ ئێرێ و ناخورێ لە مرۆڤ لە سێ شت پێکێت شتێکیان پێوترێ توێکڵ شتێکیان پێوترێ ناوک زۆرینەی ترێوی کامێنێتەوە نیشاستەیە برنج نیشاستەکەی زیاترە توێکڵەکە و ناوکەکەی کەمترە گەنم نیشاستەکەی کەمترە لە برنج بەڵام ناوک و توێکڵەکەی زیاترە یعنە سەرجۆ
جۆ نیشاسەی تایە هەروکوانی تر بەس کەمتر نیشاسەی تایە ناوچی زیاترە توێکڵی زیاترە ئەمە جیاوازەکەی چییە؟ نیشاستەکە تەنیا ئەبێ بە شەکر بریتە لە کاربۆهیدرێتێکی ئاڵۆز کە ئەبێ بە شەکر بەڵام لە توێکڵەکە و لە ناوکەکە کۆمەڵێکی زۆر ڤیتامین دژە ئۆکساندن کانزای تایە کە بە وا ئەکات کە باشتر بێ وەک لەوەی کەوا ئەو برنجەی کە پاکەکرێ بیخۆین. کاریگەریان بۆ برسێتی چۆنە دکتۆریانی ئەم هەرێکێک لەمانە؟ بەڵێ گەنم ئەگەر بە ئەوەی کاڵێن بە کاپەکەکەەوە مەبەست لەوەیە گەرمی ئاردی بۆر کە بڵێن توێکڵەکە و ناوکەکەشی تایە ئەمە ئەو ڤیتامین و کانزایانە وای لەیەکا کە زووتر مرۆڤەکە تێر بێ و بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە ئەگەر بینە سەر جۆ زیاد لە گەنم ئەمە ئەهێڵێتەوە بێگومان ئێمە باسییانە ناکەین ئەگەرێکێ فرهستیاری بە جۆیان بە گەنمە بێ دەردەگەنم کەسێکی ئاسایی کە قەڵەوە یەکێکی ئاسایی کە قەڵەوە یینە سەر ئەوەی ئەو شتانی کە لەمەش دروستکەی هەماشت ئەگەێنێ بۆ نمونە مەسەلەن سپایچێتی ماکارۆنی ئەمانە هەمووی پاستا ئەمانە هەمووی لە گەنمی سپی کە بریتە بەس لە نیشاستەی گەنمەکە شتەکانی تر هەمووی لابراوە نزیکە بێتەوە لە برنج لەوە دروستکراوە ئەگەر هاتوو نازانم هەبێ یان نەبێ ئەگەر هاتوو ئەم پاستا و شتە بۆرانە یان هیچۆ هەبێ زیانەکەی کەمترە بۆ لەبەرەوەی کالۆری کەمترەیات زووتر تێر دەکا تێرێکەش بۆ ماوەیەکی زیاترەمێنێتەوە. دکتۆر باسی دانیۆڵەکانمان کرد ئەمێ باسێکی میوەکانیش بکەین. میوەوە کە زانین کە شەکری زۆریان تایە و بەشێک لە پسپۆران زۆر دژی ئەوەن کە میوە بخورێت. تۆ لەگەڵ میوەیە دەینە چۆنە بەڕای تۆ باشە بخورێت بۆ کەسێک کە قەڵەوە کێشی دابەزێنێت ئاسایە بیخوات یاخود جۆری میوەکان جیاوازن؟ بەڵێ باسی ئەوە بکەین لێرە سێشت ئەبێ باس بکەین. یەکەم ئەو شیرینیەی لە میوە هەیە شیرینی نەمو شەکر هەندێکی بەس تامە لە شێوەی ڕیشاڵایە لە دەم و قورگمانەچێتە خوارە هەست بە شیرینەکە یەکەین بەڵام هیچی هێندێکی زۆر کەمی هەڵەمژێ بۆ خوێن بۆ نمونە شلیک چەند شیرینە 40 میلیگرام لە 1 گرام هینا هەیە شلیکا هەیە یعنی 40 گرام لە 100 گرام شلیکا هەیە ئەم شیرینیە بەڵام 1 میلیگرامی هەڵەمژێ بۆ خوێن ینی 39 ئەڕوات ئەمە وەکو خۆراکێک وایە بۆ ئەو میکرۆبانەی کە لە کۆڵۆنمانە هەن لەوێ لەسەری ئەژین و یارمەتی ئەوەیەن کە دەرچوونی پیسایش ینی مرۆڤەکە قەبز نەبێ یاخود گرفت نەبێ ئەمە لایەنێک لایەنی دووەم ئەوانەی کە دژی میوەن ئەڵێن گوایە فرکتۆزیتیایە با ئێمە باسەری بکەین شەکری ئاسایی یان ئەو شەکرەی لە هەر شتێکا هەیە سوکەرۆز ئەبێ بەچی کە تێکەشیە لە لەشە ئەبێ بە گلوکۆز و فرکتۆس. دکتۆر ئەگەر ڕوونتر بێ ئەمە باسی هەموو جۆرەکانی میوەکەین هەموو جۆرەکانی میوە نمونەیەشی وا مێنایە کە زۆر شیرینە بەڵام زیانی نییە باشە زیانی نییە لەبەرەی کەمی هەڵەبژێ ئەوەی کە دژی میوەیە ئەڵێ گوایە فرکتۆزیتیایە ئەگەر هاتوو چایە بخۆیت نیوەی ئەو شەکرێک کە خواردت تا بێ بە فرکتۆس بەڵام فرکتۆس چیەکە زۆربەی زۆری لە لەشا ئەگەڕێتەوە ئەبێتەوە بە گلوکۆس ئەمە یەک دوو سپڵ و جگەر و ڕیخۆڵە پێویستی بە فرکتۆزە بۆ میتابۆلیزم خۆی فرکتۆز چییە و گلوکۆز چیە هەردووچیان هەر گلوکۆزن بەڵام لە گلوکۆزە ڕێجێک هەیە پێوترێ ئەڵدیهایت ئەم ئەڵدیهایدە گۆڕاوە بە کاربۆلیک ئەسید بۆ بە ئایزۆمیر بۆ بە ئایزۆمیری گلوکۆزیانی فرکتۆزیش هەر گلوکۆزە ئەمە لە هەندێ لێکۆڵینەوەی کە میتەئەنەلیسیس نییە باسیەوەکەن کە ئەم فرکتۆزە ئەگەر زۆر بوو بە هێندێکی زۆر خوراوەک لە چیاوەک لە شەربەتانەی کە لە پاکەتا هەیە یان ئەو شتانەی کە مناڵی خوا بەتایبەتی لە دەرەوەی وڵات کە شیرینێکی زۆری هەیە مەش فرکتۆزێکی زۆریە کە فرکتۆزێکی زۆریە بوو
ئەو ساکەم ئەوەی کە ناگۆڕێ بە گلوکۆز لە لەشە زۆرە گوایە ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا یوریک ئەسید لە لەشە بەرزکاتەوە ترشی گۆشت ئەمە ژواکە کە نایتریک ئۆکساید ئێوە بەگشتی لەگەڵ میوەیان دکتۆر بەڵێ بەگشتی من لەگەڵ میوە سەوزەم لەگەڵ سروشتی زیینوام کە میوە و سەوزە و ئەم شتاناکە دکتۆر یەک باسێکی بچووکیشمان لەسەر شیرینکەرەکان بۆ بکەی شیرینکەرە دەستکردەکان زۆر زۆر بە کوردی بەڵێ شیرینکەرە دەستکردەکان دوو جۆریانەیە جۆری دروستکرایانە جۆری سروشتیانەیە زۆرینەی جۆرە دروستکراوتەکان کە زۆر بڵاوان کە لە زۆر شتا بەکاریان وەکو لە شتێک وەکو ساردی دایت و لایت و ئەمانە زۆرینەی لە وڵاتەکانی جیهانە هەڵگیراوەتە لە بازار چکو دەرکەوتووە کە کاریگەری هەیە بۆی کە مرۆڤەکە تووشی شەکرەوێ کاریگەری ئەوەی هەیە بۆ ئەلزایمەر کاریگەری ئەوەی هەیە کە هەندێ شێرپەنجە دروستەکە بەڵێ ئەمە دروستکراوەکان بەڵام سروشتەکان یەکێ لەوانە ستیڤایە دەرکەوتووە کە ئەمانە یارمەتیوێن چێژدا بەزێ یارمەتیوێن کە شەکرە باشتر بێ و تا ئێستا چەند ساڵە هەیە FDA ئەمریکی شتێکی بڵاو نەکردوت لەسەرەوەی بڵێ خراپە یاخود لە ناو بازار بیگەڕێنێتەوە بەڵێ دکتۆر هیوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری و قەڵەوی چارەسەری قەڵەوی زۆر زۆر سپاس کە لەگەڵ مام پێش سپاس حەزمە کرد ئەگەر یەک دەقەمان هەیە سوودەکانی ڕۆژ بۆ قەڵەو ئەمانە ئازیزان فەرموون دکتۆر بەڵێ سوودەکانی قەڵەوی یەکەم بەرگری ڕۆژوگرتن لەسەر قەڵەوی ڕۆژوو لەسەر قەڵەوی یەکەم بەرگری ئینسۆلین کەمەکاتەوە کەمەوە کات ئەوانەی کە قەڵەون کە شەکرەشیانە بێ شەکرەکەیان باشتر کۆنتترۆلکرێت دووەم پەستانی خوێن کەمەکاتەوە سێهەم هەموو مەترسیەکانی دڵ و بۆریەکانی خوێن کەمەکاتەوە چوارەم دەرکەوتووە ئەگەر یەکێ سیانزە کاژێر ئەمە شتێکی زۆر تازە سیانزە کاژێر ڕۆژوو بگرێ لە 1300 هۆرمۆنی نێرینەی بەرزە بێتەوە بۆ نێرینە دەرکەوتووە ئەوانەی کە حەڤە کاژێر زیاتر ڕۆژوەگرن حەڤە و بەرەوسەر ئەو جومگەکانیان نەرمترە بێ ئەگەرشی کێشەی جومگەی هەبێ کێشی سوانی جومگەی هەبێ بەرەو باشترە ڕۆن بۆ ئەمەش هەمووی لەبەرچی ئەمە وا ئەکار ڕۆژۆکە کۆمەڵێ مژادی خراپ بۆ شتێکیان پێوتر ئینتەرلوکینی شاش یەکیان پێوترێت تیومەر نیکرۆسفاکتۆر ئەمانە کەم کاتەوە لە هەمان کاتا شتێکی وەکو ئەدیپۆ نەکتین زیاکە کە ئەمە خۆی لە خۆیان ڕێگرە لە قەڵەوی لە چێژدانان ڕێگرە لە توژبوون بە شەکرە و ڕێگرە بەوەی کەەوە مەترسی دڵ زیاب بکە زۆر سپاس بۆ ئەو خولەکەی کە یاتان بێ زۆر سپاس دەکەم دکتۆری وامەر زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووی ئازیزانم بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەیەشمان بە هیوای ئەوەی کە هەر کەسێک قەڵەوە و دەیەوێت کێشیدا بەزێنێت لە مانگی ڕەمەزانە بۆ شێوازە تەندروستەی کە دکتۆر باسی کرد بۆ شێوازە بەڕۆژوو بن هەر شاد بن.